کلکچی ایک جمازنترین ناحیه لسنوری پارێزگەها دوهۆکێ جبلی نەبوونا خزمەتگوزاری و ڕێکەکە باش خەڵکێ دەڤەرێ بنەبوونا ڕێسا و یاسایەن هاتن و چوونێژی دنالینن و داخوازێژ و حکومەتێ دەکەن بنکەهێکێ هاتن و چوونێ بهێتە دانان دا کۆسەرپێچی کردن کێمتر لێ بهێن کار سەرەکی زۆری تەسە لە ناحیە کەلەکچی بۆ ئەوە دەگەڕێتەوە نەبوونی بنکەیکی هاتوچۆی پۆلیس لێرە هۆکار سەرەکیە ئەگەر بێت و بنکەیکی هاتوچۆی پۆلیس لێرە هەبێ ئەو کاتە دەتوانێت لەگەڵ لەژنەیەک لە شارەوانی پێک بێن ئەو شوێنانێک کە پێویستە تەسەی لێت یعنی معقول نییە تو لە کیلۆمەترێک 20-25 تەسە زیاتر ببڕی ناو فەرع سەرجادەی گشتی حتا ئەو جادەی کە لە دەرەوەی کەلەکچی بڵێ بە هێلی خێراش ناسراوە تەسەی زۆرە هەر کەسێک بە هەڕەماکی بە کەیف خۆی تەسە دروست منداڵ و مێرد منداڵ و نەوجەوان لە ناحیەکەمان زۆر سارە لێ دەخۆڕن بەبێ ئەوەی مولەتی شۆفێریان هەبێتن ئەگەر بێت و ناحیەکەمان پۆلیسی هاتوچۆ تێدابیتن ڕێکارەکانی هاتوچۆ بێتە ڕێکخستن بە شێوازێکی ڕێک و پێک خەڵک سارە لێ بخۆڕێت زۆر باش دەبێتن وادارین لایەنی پەیوەندیدار ئاوڕێک لە ناحیە کەلەچی بدێتەوە کە یەکێکە لە ناحیە گەورەکان لەسەر ئاستی پارێزگاری دهۆک بۆ ئەوەی پۆلیسی هاتوچۆ بێتە ناحیەکەمان و بۆ ئەوەی کێشە و گرفتی هاتوچۆ لە ناحیەکەمان کەمتر ببیتن و پشتی پەیوەندیکردن بە ڕێڤەبەرێ ناحیایە و ڕێڤەبەرێ باژێڕوانیە کەلەکچی کو ئامادە نەبوون چ لێدوانن بۆ شار پرێز بدەن پەیڤدارێ پۆلیسên هاتن و چوونا دوهۆکێ بەرسڤا پرسیارên مەدا و got di plana meda heye û ya pêtiviya li nehiyeka Wûsa ya mezin bingehên hatin û çûnê lê hebn û dîvçûnekê bûkeyn. Zindan gehiştiya berdestê me ewa ku rêveberiya hatin û çira parêzgeha dûkê wîbsaytê me û peycê me fermî jî gelek hizr û bûçûn û gilew gazin tînekene که هندک ناچداری پیدوی بنگه که تایبت ترافیکی نه پیش وقت جگم افدا خواستید جهان پیوندیدار پیشکش کرد و نپریکا کارگیری پارێزگاه دوکه که بنگه که تایبت کلکچی وگیری تایبتن که قضا که ناچداری که گلک مازنه جماره که زرا بیانی و هاتنو چون لیهیا و جاده استراتژیه و بیتن گل جرا ریدان در تازین لیتینه تومار کردن تایبت او جاده گشتی نەبوونا پۆلیسên هاتنوچوونێ li evê deverê bûye arîşeka mezin bû hawlatî û şûfêra şûfêr li dîv hezên xwe trûmbêlan dihajûn û hawlatî jî li dîv hezên xwe tesa durust dikin ew jî ji egerên nebûna bingehên polîsê hatnûçûnê dizîvirît Merwan Yehya Şarpirêz Nehya Kelekçî